لە تەواوی گەڕەکەکان کارمەندانی شارەوانی خۆڵ و خاشاک و پاشماوەی فرەدراو کۆ دەکەنەوە و لە دووری 3 کیلۆمەتر لە دەرەوەی شار فرە دەدرێت بەهۆی نەبوونی جێگای تایبەت بە ریسایکل بین لە قەزاکەدا. محافظەمان مفاتەحە کرد کاکە شوێنێکی تایبەتمان نییە، دائیرەی بیئە هەیە لە ناو دووزە غەرامەمان ئەدەنێ، شوێنێکی تایبەتمان بۆ بیکەن، شوێنەکەیش ئەبێ بە شکلێکی نظامی بێ. ئەم شوێنەش دراست کراوە کاتی خۆی لەگەڵ سلەیمانبەگە بەلێدەی سلەیمانبەگ یەک شوێن بێ، تقریبەن لە شارەوە 6 کیلۆمەترێک دوورە شوێنەکەش هەیە، بەس بە بۆنەی بێپارەیی ئەو شوێنە ناتوانین ئیشی لێ بکەین. فەرمانگەی ژینگەی خورماتوو لەبەر قەدەغەکردنی پێدانی زانیاری ئامادە نەبوون هیچ قسەیەک لەسەر ئەو خۆڵ و خاشاکەی سنووری خورماتوو بکەن کە دەسووتێنرێت. لێرە لە نێو پاشماوە فرێدراوەکاندا ژمارەیەک هاوڵاتی سەرڕای پیسی و مەترسی تەندروستی بژێوی ژیانیان پەیدا دەکەن. شغلنا على هاي كراتين صناديق قواطي بژێوی ژیانمان لەسەر کۆکردنەوەی پاشماوەکانی ئێرەیە، دەیبین دەیفرۆشین، کێشەمان ئەوەیە دوای نیوەڕۆ ڕێگەمان پێدەدەن، ئەو کاتەش بۆ ئێمە درەنگە و زۆر گەرمە. يلا خلينا نطب حار الجو. معيشة ما عندنا لا راتب ولا بدن. ڕاستیدا کەسابەت نییە، موچەشمان نییە، باوکم پەکەوتووە، قاچەکانی لەدەست داوە، خۆشم پلاتین لە قاچمدایە، لەم زبڵدانە شت کۆ دەکەمەوە وەک قوتو و شوشە و کارتۆن و دەچین ساقی دەکەینەوە بۆ دابینکردنی بژێوی ژیان. وما عندنا والله أحد. بدنا كابسالتنا خالدة. پێش ماوەیەک منداڵێک خۆی کرد بەژێر ئامێری فرەدانەکەەوە و گیانی لەدەستدا. پێویستە چارەسەر بکرێت، ئێرەوا نابێت، پێویستە جێگایەک دروست بکرێت و ئەم هەرەمەکێ نەمێنێت و ئێمەش ژینگە پیس نەکەین. شارەوانی خورماتوو بەهۆی فرێدانی خۆڵ و خاشاکی شارەکە لەم جێگایە مانگانە فەرمانگەی ژینگە سزای داراییان دەدات تاکو ئێستاش 120 میلیۆن دینار سزایان لەسەر کەڵەکە بووە. ئەمەی پشتەوە دیمەنی خۆڵ و خاشاک و پاشماوەی ناوشاری خورماتووە کە شارەوانی لێرە فڕێدا، هەرچەندە بۆتە سەرچاوی بژێوی ژیان کۆمەڵی خەڵک، بەڵام بە شێوەی گشتی دەبێتە هۆی پیسبوونی ژینگە و بڵاوبوونەوەی چەندین نەخۆشی، ئەمەش بەهۆی نەبوونی ریسایکلبینێکی مۆدێرن و سەردەمیانە لە سنوورەکەدا. کاروان حەبیب، کورتسات نیوز، خورماتوو.